توانە ئەبینەوە میوانتان لەگەڵ توانە کۆمەڵک بڕگە و بابەتی زۆر جیاواز و سەرنجڕاکێشمان بۆ داناون ئەتوانن تەنها لە 1964 بینەری ئەو بابەتانە بن لەگەڵ من و توانە بەیەکەوە بابەتەکانتان پیشانەین ئەگەر فریاش نەکەوتن ئێستا ببینن دەتوانن جارێکی تر دووبارە لە سۆشیال میدیای 1964 و بابەتەکانمان ببینەوە. سلااوت لێ بچۆنی توانە زۆر باشی یاخوا باش بی توانە بابەتی موچە و ئەم هەموو درۆنە چییە؟ باکسەر دەست پێ بکەم کۆمەڵێک زانیاریمان لایە خۆتە زانی موچە نییە بەس درۆن هەیە باسڵایە بکەم باسی ساڵتان لێبێت وەک چاوان وتی لە نۆر رادیۆی ئەمڕۆوە کۆمەڵی بەرگە و بابەتی زۆر جیاوازمان بۆ ئامادەکردون حتمەن بەرگەی وەرزشیشی تێدایە و میوانیشمان دەبێت و قسە و باس لەسەر وەرزشی یاریێمی کوردستان و دوایین گۆڕانکاریەکانەکەین لەگەڵ بابەتی زۆر جیاوازتر ئەوەی کە ئێستا گرنگە بۆ خۆتان دەزانن ئەمڕۆ بۆ 76 ڕۆژ کە موچەی موچەخۆرانی یاریێمی کوردستان دواکەوتووە بەڵام درۆن سەری هەڵداوەتەوە یعنی هەموو ڕۆژێ درۆنێ دوان وسیان ئاراستەی ناوچەکان یاریێمی کوردستان دەکرێت بە تایبەتی کە ینی موچە نییە بەڕاستی بۆیە تاوەکو ئێستا هێزە ئەمنیەکانیش یان حکوومەتی هەرێمی کوردستان نازانێت هۆکاری یاخود ناردنی ئەم هەموو درۆنە بە تایبەت بۆ کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان چییە لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆ لە کۆبوونەوەی خۆیدا نەوعەنما تۆزە دڵخۆشی تیا بوو کۆبوونەوەکە کە لەسەر موچە بوو باسی لەوەی کە لە یەکتێگەیشتەکان لەگەڵ حکوومەتی عێراقدا بە تەواوەتی نزیک بۆتەوە و قسەکە بۆ نیەوەی لێهات کە ئەمان ڕازی بوون بەو ڕێکەوتنە هەناردەکردنەوەی نەوت و دەڕادەستکردنی داهاتی ناوخۆ و مەفروزیشە لەمە دووە عێراق لە چەند ڕۆژی داهاتووە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەیمانگەکانی 5 و 6 بنێرێت. جارێکی تر دێمەوە سەر بابەتی درۆنەکان ئەم بەیانە لەگەڵ بەرە بەیانە 3 درۆن ئاراستەی پارێزگای دوهۆک و ئیدارەی سەربەخۆی زاخۆ کرا بۆ هەریەک لە کێڵگە نەوتەکانی پێشخابور و تاوکێ درۆنەکانی زیانێکی گیانی نەبووە بەڵام حتمەن تۆزە زیانی بە کێڵگەی نەوتی دیێنەوەی نەرویجی گەیاندووە و پێش نیوە ڕۆژ درۆنێکی دیکە ئاراستەی کێڵگەی نەوتی بای حەسەن کراوە دوێنێ بە هەمان شێوە درۆن ئاراستەی هەرێمی کوردستان کراوە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە نزیک فڕۆکخانەی هەولێر درۆن خراوەتە خوارەوە یعنی ئەو درۆنانەی کە ماوەی بۆ نزیکەی ساڵی و 2 ساڵە چێ دەنگی نەماوە ئاراستەی هەولێر و ناوچەکانی کوردستان بکرێت جارێکی تر سەری هەڵداوەتەوە بەڵام تاوەکو ئێستا ئەوەیە هەر ئیدانەکردنە و ئەمریکاش قونسوڵخانەی ئەمریکا داوای کردووە لە عێراق کە ئەو کەسانەی کە ئەم درۆنانە هەڵدەدەن و ئەم درۆنانە دەنێرن دەبێت لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت و ڕێو شوێنێک بۆ ئەمنیەتی هێزەکانی ئەوان بۆ کێڵگە نەوتەکان دابنرێت و چیتر بەم شێوازە هەرێمی کوردستان و کێڵگە نەوتەکان و سەرچاوی وزە نەکرێتە ئامانج و کارمەندانی ئەوانیش نەکەونە مەترسیەوە. توانە ئەم بێموچەی و ئەم هێرشی درۆنانەوەی کردو کە خەڵکی بەتەواوەتی بێزار ببن تووڕە ببن بۆ نمونە من دوێنێ ڕۆشتمە ناو بازار دەمویست بەرنامەی فانۆز ڕێکۆردکەم کێکێکە لە بەرنامەکانی 1964 پرسیار وەڵامە کاتێکی خۆش لەگەڵ ئەوانە بەسەرەوەی بەرنامێکی تەرفیهەیە و دەمانەوێت بۆ ماوەیەکی کەمیش بێ ئەو موچە و کێشانەی کە لە هەرێمی کوردستانەیە لە بیری خەڵکی بەرینەوە بەڵام دۆخەکە وای لێ هاتووە کە ئەمە ئیتر کاریگەری لە سەریان نەماوە خەڵەکە میشە تووڕەیە من لە کاتی ڕێکۆردکردنی بەرنامەکەمە مامە حاجێک بانگی کردم پێی خۆش بوو قسەم بۆ بکە من پێم وت کە مامە بەرنامەکەی من پرسیار و وەڵامە بەڵام ئەو لەسەر ئەم دۆخە قسەی بۆ کردم جیاواز لە تەوەری بەرنامەکە و پرسیار و وەڵامەکان با گوێبیستی لە هەنێ قسەکانی و مامەیەبی ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی والله سەرقاڵی غەم و خەفەتی ناخوانەکایە خوا هیچ نییە لە گۆڕەیە ژیانەکە سەختە ئەو حکوومەتەکەش قسەی ڕاست پێ بڵێ میشەکەی سەختری کردیا لە بژێوی ژیانی عالم فەقیرە چی نییە زوڵم لەو ملەتێ دەکات خەسارەت دەکات هەر ئینسانێک زوڵم لەو ملەتی خەسارەت دەکات دەبی بە جۆرەی خزمەتکردنیە بەخۆی خزمەتکاری هەر شتێک ئینسانە خزمەتکاری ئەو ملەتەیە بۆی بە گەورە دانەزای گەورەی لەخوا هاتیە ئەو ڕۆکە دەبی حلێکی بکاتن ئەو ملەتە 3 مانگە معاشی وەرنەگرتیا لە لایەکی ئاوە لە لایەکی کارەبا لە لایەکی کارەبا نیە لە لایەکی ئاو نییە لە جیهان هەیە دەبی ئینسان هەندێک ئیشی سەهل کاتن سەهل کاتن نەزاحەت دەینیست سەهل نەکە نەزاحەت ناینی
گەنج لە سەردەمی ئێوە چیانە کرد زیاتر بە چیەوە سەرقاڵ بوو؟ گەنج لە ڕەفاهیەت بوو وەقت خۆ هەموو شتەکە حکوومەت هەموو شتێکی دامین کردبوو ئەوەڵەن 20 نەوە ئەشای دەدا بە ملەتی هەموو حکوومەتی چەند هەر چەندە حکوومەت هێرنەوە بوو بەس خزمەتی ملەتی دەکرد ملەتی بەونەوە ئەی ڕاگرت بێستەوە عالەمەکە بژێوی ژیانی ئەوە سێ مانگە مەعاشوەرە حتا چێن دەریانێت چ دەوێت چ دەکە یعنی ملەتی دەفەوتێنی بە ملەت بە هیچ نەوعک ملەت نافەوتێن ئەگەر بەوەی بەویدی کەبی بەخۆ دەرهینان بە هیچ نافەوتێ ملەت هەر سەر بڵندا ڕووبورەی بەرزە بەڕاستی چاوان ینی ئەم کوردەیش تا ینی هەرمیشە بەشمەینەت بووە بەڵام بەڕاستی خۆڕاگری هێشتێتی و هیوادارم هەموو ئەم وەزعانە شتێپەڕێ و حکوومەت و دەسەڵاتیش بەڕاستی ئەمە لێرەوە ئاڵێم هەرچی کردبێ لە ڕابردووە ئێستا بێجارێکی تر چاوی پیا بخشێنێتەوە بۆ ئەوەی کە ئەوەندە ئەم میلەتە لە نەهامەتیان نەژی یعنی پێداویستە سەرەکیەکان کە پێداویستی حتمین بۆیان دابیکرێ کارەبای ئاوە لەگەڵ ئەوەی کە موچەیان بۆ دابین کرێ چاوە منە مێ باسی ئەوە بکەم لە یەکێکی تر لە بابەتەکانمانە ینی باسی کوردمان کرد جوتیارێکی کورد لە سنووری پردێ ماوەی 14 ڕۆژە ڕفێنراوە ئەمڕۆ ئازاد کراوە ئەم جوتیارە لە 2 لەلایەن کۆمەڵە چەکدارەوە لە یەکێک لە گوندەکانی پردێ ڕفێنراوە کەس نەیزانیوە کێ ڕفاندرێتی و چەکدارانە بۆ کوێیان بردووە بەڵامی تر هەر ئەو کاتیش 1964 یعنی قسەی لەگەڵ خانەوادەکەی کردبوو کە ئەمە جوتیارە و کوڕێکی تەمەند 40 ساڵانە ڕۆژانە لەسەر ئەرزوو ئاوی خۆی خەریکی فەلاحەت بووە بەڵام لەلایەن کۆمەڵە چەکدار و ڕفێنراوە دوای 14 ڕۆژ بێسۆراغبوونی دوێنێ یعنی تر بوا بزانم بڕیاری ئەویان دابوو ئازادی بکەن ئەم بەیانێ بە چاوبەسراوی بردبوویان لە دەشتێکە فڕیان دابوو جا چەکدارەکان چاکەیەکیان لەگەڵا کردبوو موبایلێکی کۆنی خۆیانیان پێدا بوو بتبوویان ئەگەر لەوێ فڕێماندای تەلەفۆن کە بۆ کە سوکارت بابێن بتبنەوە بەو موبایلە تەلەفۆنی کرۆ بۆ کە سوکاری و بەیانی چوونەتە سەرسەری لە شوێنێکا بە چاوبەسراوی بە دەست پێ بەسراوی فرێدراوە و هێنایانەتەوە بۆ ماڵەوە جاری یەکەم نییە ئەمە لە منتیقەی پردێ و گوندەکانی دەوروبەری ئاوا جوتیار بڕفێنرێ جوتیاری تریش لە ماوەکانی ڕابردوودا ئاوا فرێنراوە چەند ڕۆژ لایە و چەکدارانە بۆ دواتر لە بەرامبەر پارەداگەڕێنراونەتەوە ئەمە حاڵی جوتیارانی سەرگەڕان هەر باس ناکەمە ڕۆژە و کێشەیەکیان تێ بەردەدەن هیوادارین هەر کوردێک لە هەر کوێیەکی ئەم عێراقە دەژی بە ئاسوودەیی بژی بتوانێ ئیش و کاری خۆی بەباشی ڕای بکات و ژیانی هەمووی بەرەو بەختەوەری بڕوات بە هەواڵێکی دڵخۆشکەریش بخوێنینەوە ئەو خێزانانەی کە مناڵی نەخۆشیان هەیە نەخۆشی درێژخایەن یاخود نەخۆشی داونیان ئۆتیزمیان هەیە تەندروستی سلێمانی دوێنێ بڵاوی کردوێتەوە کە ئێستا لە خەستەخانەی شۆڕش بەشێکراوەتەوە کە دەتوانن نەشتەرگەری یاخود چارەسەری دان بۆ ئەو منداڵانی کە نەخۆشی درێژخایەنیان داون و ئۆتیزمیان هەیە لەوێ بکەن لەژێر بێهۆشکردنی گشتیە کە خۆمان پێڵین بەنجی عام وەک ئەزانین کە ئەو منداڵانەی کە نەخۆش داونیان هەیە یاخود ئۆتیزمیان هەیە ناتوان کە بە شێوەیەکی ئاسایی بتوانن چارەسەریان بۆ بکرێت بەڵکو ئەبێ لە ڕێگەی بێهۆشکردنی گشتیەوە چارەسەریان بۆ بکرێت تەندروستی سلێمانی ئەڵێت کە ئێستا ئەو بەشەی ئەوان کراوەتەوە و ڕۆژانی سێشەمان و چوارشەممان پشکنین بۆ نەخۆشەکانەکرێت ئامادەکرێن بۆ بێهۆشکردن و لە ڕۆژی یەکشەمە هەچ کێشەیەکیان هەبێ پێویستیان بە هەر چارەسەرێکە بێت لە ڕۆژی یەکشەمەیە چارەسەرەکەیان بۆ ئەکرێت و ئەم بەشە تاکو ئێستا لەوێ نەبووە بەڵام دوێنێ ئەم بەشە لە نەخۆشخانەی شۆڕژ لە سلێمانی کراوەتەوە ئێستا و منداڵانەی کە داونن ئۆتیزمن یان نەخۆشی درێژخایەنیان هەیە دەتوانن سەردانی ئەو بەشە بکەن و لەوێ چارەسەری نەخۆشیەکان وەربگرن کارێکی زۆر باشە بۆ مناڵانە ماوەیەکە بەردەوامە چاوان تەمان تەندروستی شو هەواڵەقی دانابوو تۆ باست کرد کە هەر بەردەوامی هەیە و کەسانەی کە نەخۆشن دەتوانن چارەسەری ددان وەربگرن کارێکی چاکە دەستیان خۆش بێت یاریگای فەرەنسۆ هەریری لە هەولێر ماوەیەک پێش ێسا بڕیاری نۆژەنکردنەوەی درا یاریگاکە نۆژەنکردنەوەیەکی باش کە ئیتر بچێتە ئاستی یاریگای نێودەوڵەتیەوە لە چیمەنەکەی و لە تارتانی دەوروبەریەوە ئەمڕۆ عەبدولعەزیزی پەیامنێرمان چۆتە ناو یاریگاکە
ینی ئەمەوێ قسەی لەگەڵ بکەین بزانین کاری نۆژەنکردنەوەی یاریگاکە گەشتووە بەچی. عەبدولعەزیز سڵاوت لێبێت. یاریگای فەرەنسۆریری کارکردن تایدا بۆ نۆژەنکردنەوە بەردەوامی هەیە چی زانیاریە لای تۆیە؟ بەڵێ توانە سڵاوت لێبێت. من ئێستا لە یاریگای شایت فەرەنسۆ هەریریم لە هەولێر. ئەو یاریگایە لە ماوەی ڕابردوو لەلایەن زۆرێک لە وەرشوانان ڕخنەی لێدەگیرا بەهۆی ئەوەی چیمەنی یاریگاکە تەواو تێکچۆ بە کەڵکی یاریکردن نایە. لە دوای ئەوەی یانەی هەولێر کۆتایاری خۆی لەسەر یاریگای فەرەنسۆ هەریری لە خولێستێرەکانی عێراق ئەنجامدا لەلایەن پارێزگاری هەولێر بڕیاردرا بە گۆڕنی چیمەنی یاریگاکە. ئەوەی هەیە تا ئێستا لێرە چیمەنی یاریگاکە تەواو هەڵگیراوە و هیچ چیمەنێک لێرە نەماوە پێدەچێت لەم ڕۆ بەدواوە کارکردن بچێتە قۆناغێکی نوێ لە یاریگای فەرەنسۆ هەریری و چیمەنی یاریگا بگۆدرێت و ئەو شوێنی ڕاکردنەش کە لێرە هەیە بەشی تاتانەکەی پێدەڵێن ئەویش دەگۆدرێت و ئەویش نوێ دەکرێتەوە. ئەوەی زانیاری نوێ هەیە لە سەریانەی هەولێر بە تایبەتی لە دوای ئەوەی ساڵێک لەلایەن دەستەی کاتیەوە یانەی هەولێر کاروبارەکانی خۆی بەڕێوە برد دوێنێ لە هۆڵی پێشەوە لە وەزارەتی ڕۆشنبیری ئەندامانی گشتی یانەی هەولێر دەستەی کارگێڕیانەکان هەڵبژارد و لە نێو 206 کەسی دەستەی گشتی کە بەشدار بوون تەنها 6 کەس وەکو ئەندامانی نوێی دەستەی کارگێڕیانەی هەولێر دەست بەکار بوون و لەم ڕۆوە ئەوان مافی ئەویان هەیە کە سەرۆکیانی وەرشی هەولێر هەڵبژێرن و کارەکانی خۆیان جێبەجێ بکەن. دەمەوێت توانە ئاماژە بۆ بدەم ئەو چیمەنەی کە لێرە هەڵگیرا بوو گواستراوەتەوە بۆ پارکی شەید سامی عەبدوڕەحمان لەسەر ڕێگای مووسڵ کە لەوێ لە ساڵی ڕابردوو بڕیاردرا یاریگایەکی مەشق و ڕاهێنان لە نێو پارکی سامی عەبدوڕەحمان دروست بکرێت وەکو یانە جیهانیەکان کە لە نێو دار و با بڵێن سەوزایی بێت بۆەوەی یاریزانەکان بە ئاسوودەیی مەشق و ڕاهێنان ئەنجام بدەن. ئەو چیمەنەی لێرە هەبوو سەرجەمی گواستراوەتەوە بۆ ئەوەی کارکردن لێوەش بەردەوامە بۆ ئەوەی یاریگاکە کارەکانی بە کۆتا بێت و لەمە دوا یاریزانانی یانەی وەرشی هەولێر لە نێو پارکی سامی عەبدوڕەحمان مەشق و ڕاهێنانەکان ئەنجام بدەن. من دەگەڕێمەوە لای ئێوە. سپاس عەبدولعەزیز سپاس بۆ زانیاریەکانت. بەخێر بێ کاگەر سەلام. خێران هەر بە هەوە ساتم یاخوا بەخێر بێ. کاگەر سەلام باکسە بچینە ناو بابەتەکەەوە. دوای ماوەیەکی زۆر دوێنێ هەڵبژاردننی دەستەی یانەی هەولێر بوو کارگێڕیانەی هەولێر وەکە زانین ئەم ماوەیە کێشەی زۆریان هەبوو لە ڕێی کارگێڕیەوە و ئاستیشیان باش نەبوو. ئایا ئەم هەڵبژاردنە هیچ لەو شتانە ئاگۆڕێت؟ زۆر سپاسانەکەم تەوان هەڵبژاردن بۆ ئەو کراوە کە دەستەیەکی نوێ بۆ کارگێڕیانە کە دەستنیشان کرداوی کە لە 2021 هەڵبژاردن کرا و لەو کاتۆن نەکرابوو دوو جاریش دەستەی کاتی دانران بۆ یانەکە بۆی کە کاروبارەکان بەڕێوە بن هەڵبژاردن بۆ گۆڕانکاری و نوێبوونەوەی لە هەر شوێنێکدا نە کەریانەی وەرشتنان لە هەر مؤسسەیەکدا کە هەڵبژاردن دەکرێت بۆ نوێبوونەوە و گۆڕانکاریەکانە ئەوەی کەمە چاوەڕ دەکەن دەبێت ئیستقلالێک لە ئیدارەی یانەی هەولێر دروست بێت و کە لە ماوەی ڕابردوو ئیستقلالێک نەبوو بارودۆخەکە نازیێگیر بوو کێشەیان زۆر بوو بە تایبەتی کێشەی دارایی وەکو وەڵامی پرسیارەکەتەوەی کە بەڕاستی ئەگەر حکوومەت داعمی یانەی هەولێر بکە ئەو باوەڕێ ئیستثماری خۆشی کە هەیەی و زۆرێک لە ڕووی دارایی وەزعیان باشتر بێت تەسەوڕ دەکەم ینی بارودۆخەکە بگۆڕێ هەدەبێ بشگۆڕێ ئەگەر نەگۆڕێ کەواتە هیچمان نەکرد بەڕاستی هەڵبژاردنەکە بەوەی کە دەستەی کارگێڕی نوێ استقرارێکی کارگێڕی و دارایی لایەنەکە دروست بکە و بتوان ئامادەکاری بکەم بە هۆرزی نوێ و بۆ دووبارە بەرزکردنەوەی ئاستیانە. ئەوەی کە من تێبینیم کرد وا بزانم ژمارەی ئەندامەکان ئەندامانی دەستەی کارگێڕی کەمی کردووە ئێستا 6 ئەندامن دروست ناکەوە دەست گرفت وەکو لە ڕووی یاسایەوە دەکرێت بەڵام یانەی هەولێر یانەیەکی گەورەیە بەڕاستی تیپی زۆرە دەکرێت ئەندامی دیکە خۆی دەتوان تا دە ئەندامیش هەبن من ئەوەی کە من زانیاریم هەبێت دەدانێت سێ کەسی کرد زیاد بکەن بەڵام دەبێت دووبارە هەڵبژاردن بکرێت و ینی بۆ دەست شاکردن سێ کەسی تر هەمان شتا دەستێک گشتی دەنگ دەدا بۆی کە سێ کەسی دیکە هەڵبژێرن جگە لەوە ژیانی یانی هەولێر پێشترێش چەند کەسێک کە بوون لە کارگێڕی ئیشیان کردووە بە تەعین هێنراوە نەسەر لە ئیدارە کاریان کردووە لەسەر پەرشتیاری تیپەکان یاریان کردووە کاریان کردووە بە تەعین هێناویانێ بە دامەزراندن شەرنیار بە هەڵبژاردن بێت. باشە من تێبینیەکمەیە بەڕاستی لەسەرەوە من خۆم متابعی هەڵبژاردنەکەم کرد بەڕاستی بەس ئەوەی کە لە ئەم وەرزە بە تایبەت بینیمان لە هەولێر یعنی گرفتی یاریزانەکان بوو چەندین جار یاریزانمانە بینی لەسەر ئاستی تاک مەسەرەن کۆنفرانسی ڕۆژنامە نووسیە بەس بۆ میدیاکان قسەیە کرد لە یوگازلەیە بۆ مەجگە لە ڕایەنەر
یعنی ئەمە بەشێکی زۆری بەمادە حەلەکرێت ئەم گرفتەی هەولێر بۆ ئەم وەرزەی داهاتوو بێتەوە وەرزی نوێ دەکرێت حەل بکرێت یان ئەگەر پلانێکی باشی بۆ دابدرێ ئەگەر ینی بە سەراحەتش ئەو دەڵێم ئەوانەی کە پشتگیرییان هەولێر دەکەن چ لە حکوومەت چ لە حزبیش وجگە لەو داهاتێککە خۆی هەیەی لەو باڵێن پرۆژانە دەوروبەری یاریگاکەی وەکو مۆڵ و ئەو دوکان و بازار و شتانە ئەگەر هەمووی ڕێک بخرێتەوە بە پێی ئەو داهاتێککە خۆت هەتە پلانێک دابنەی بۆ بنیادنانەوەی تیپەکانی یانەکە دەکرێت بەڕاستی بەڵام زۆر جار ئینسان یعنی تۆ تموحێکی زۆر گەورەتەیە بەڵام تواناکەت ئەو تموحی جێبەجێناکە ئەوە گرفتە بەڕاستی مثلەن تۆ هەتاگە سادەتر باسی ئەو کەمیان تۆ دەتوێت بچی قاتێک بکڕی بە $500 بەڵام $200 جیفاندە تۆ ناتوانێت ئەو بکەیت لەبەرەوە ینی ڕاستە تۆپی پێ لە دنیا و لە عێراق و کوردستانیش ئەو هەمووی پارەیە بەڕاستی پارەی باش دەبێت تیپی باشت دەبێت ڕاینەری باشت دەبێت شوێنی مەشقی باشت دەبێت ئامادەکاری باشترت دەبێت ئەگە پارەی باشت نەبوو بەڕاستی ناتوانانی ینی تیپێکی باش دروست بکەی بەڵام ینی لەسەروی ئەوە شەوە گرفتە ئیداریەکانیش یەک لە کێشە گەورەکانەکە ئەوە ئەگەر ئیدارە لە ڕووی ڕێخستن و بەڕێوەبردنەوە کێشە و گرفتی نەبوو ئەو کە دەتوان پلانی ئەوە دابنێت کە چۆن لە ڕووی داراییشەوە کاروبارەکانی خۆیان بەڕێوە بن زۆر باشە ئێمە هەموو یانەکانمان خۆشەویانەکانی کوردستان هیوای سەرکەوتن بۆ یانەی هەولێر و سەرجەم یانەکانی تریش خوازیواداری نەمەڵ بژاردنە یانەی هەولێر بێتە خێر و بەرەکەت وڵا هەمومان چاوەڕوانی ئەوە دەکەین کە بەڕاستی هەولێر بگەڕێتەوە ئاستی جارانی کە هەمیشە تیپێکی بەهێز بوو لە زۆر باش بابەتێکی تر ڕاستی وابزانم زانیاری نەوتراوت لەسەری دەستکەوتووە ئەو یاریەی جامی عێراق نهایەکەی نێوان زاخۆ و خۆشبەختانە دوو یانەی کوردی یەکەم جارە دەنگ و قسە و باز زۆر بوو لەسەر هەڵبژاردننی شوێنی یاریەکە ینی قەرار بوو بچنە سلێمانی یاری بکەن دوایی ئەوە نەما لە سلێمانی لە یاریگای نەورۆز یاری بکەن ئێستا براوەتەوە بەغا ئەوە چۆنەوە مۆزۆڵ خۆی لە ڕاستیدا یەکەم جارە دویانەی کوردستان بچنە یاری کۆتایی جامی عێراق دەستکەوتێکی گرنگە یەکەم جاریشەیە جامەکە دێتەوە کوردستان ینی یەک لەو دویانەی دەبنە پاڵەوان هیچ مەزایەتیانە جامەکە دێتەوە دەچێتەوە دهۆکیش دهۆکی یان زاخۆ ئیتر پێشنیاری ئەوە کرا ینی فیدراسیۆن تۆ پیاڕا خۆی پێشنیاری ئەوەی کە یاریەکە لە بەغدا بکرێت یان لە کوردستان بکرێت لە کوردستانیش یاریگەی نەورۆز هەڵبژێردا بە حکمی و یاریگەی هەولێر دەمێک کە دەستی بە نۆژەنکردنەوەیدا دەستی پێکەوە تقریبەنەوەی کە عەبدولعەزیز باسی کرد تازە چۆتە خۆناغێشترەوە جینا لە دوای یاریەکەی هەولێر ئاخر یاری لە خوری عێراق بولدۆزەرەوەکان هاتە ناو یاریگەی ئیتر یاریگەی هەولێر نۆژەن دەکرێتەوە یاریگای دۆک و زاخۆش نابێت بەوەی کە هەردوویانە ڕکابەری یەکن یاریگەی نەورۆز هەڵبژێردرا وەکو پێشنیار هەم بەڕێبەتی گشتی وەرزش لە کوردستان کاکسەدار و تیمەکەی بڕیاریان با بڵێن ئەویان خستە ڕوو کە کوردستان ئامادەیە ئەم یاری میێوانداری بکە لە سلێمانی و هەم لە سلێمانیش ئەو پێشوازی هەبوو یانەی نەورۆز و بەڕێبەتی وەرزش لە سلێمانی منەوەن تەبعان هەموو زانیاری هەموو بە نووسراو لە لامە ینی لە لامە نووسراوەکان پێشنیاری ئەو کرا کە یاریەکە لە سلێمانی بکە لە یاریگای نەورۆز پێشنیاریشی دیکەشە بوو کە لە یاریگە شەعب بکرێت لە بەغدا بەڵام یانەی زاخۆ بە دەرەجەیەک ڕازی نەبوون لەوێ یاری بکەن نووسراویشیان کرد هۆکارەکە ئەوەیە کە بەڕاستی پێشتر یاری زاخۆ و نەورۆز لە سلێمانی کرابوو بە شەڕ و ئاژاوان گرفت ئێستا زۆرێک لە شەڕ و مشکلە هەیە لە نێوان هاندەرانی هەردوویانەی زاخۆ و نەورۆز بەڕاستی هەندێک ڤیدیۆش بڵاو کراوە لەو دێک دوو ڕۆژە لە سوشیال میدیاکە کەسانێک بە ناویانەی نەورۆز هەڕەشە لە هاندەرانی یانەی زاخۆ دەکەن ئەم نووسراوەکەم لەلایە ئێستا کە دەستەی کارجێڕیانەی زاخۆ دەڵێن بە هیچ شێوەیەک ڕازی نین لە یاریگەی نەورۆز یاری بکەین جگە لەوەش یاریگەی نەورۆز ینی لە ڕووی ئەمنیەتیش پاراستن و سیستەمی بەڕێوەبردنەوە تۆزێک گرفتە بۆ یاریێکی ئاوا چونکە بەلای کەم یانیگەر یاریگەکە جێت 50,000 کەس بێتەوە ڕەنگە 60,000 کەس بچێتە یاریگە چونکە دۆک و زاخۆ جەماوەریانێک زار زۆرە و خەڵکی دیکەش دەچێت و هاندەرای یاری کۆتاییە یاریی خۆشە ئیتر ئەوەش تەڕحکرا کە یاریگەی نەورۆز لە ڕووی ئەمنیەوە پاراستی زەحمەتە تۆزێک بۆ یاریە بۆیە زۆرێک لە پاشەکشە دروست بوو جیالەوەش ینی نووسراوێکم لەلایە یەکێت تۆپی عێراق کە ئاراستەی بەڕێبەتی گشتی وەرش و یاری نەورۆزیشی کردووە دەڵێ ئەگەر بێت و هەر کێشەیەک لەو یاریگا ڕووبدا ئێوەش تووشی سزا دەبن سزاکە زۆر قورسەکە بەڕاستی ڕەنگەیانەی نەورۆز ئامادە نەبێت تەقبلی ئەو سزا بکەن کە خۆی تەڕەفی سێمە یاری ڕەبتی بە یاریەکە نیە تەنها میوانداریەکەیە بۆیە دوزار ئەوەی کە هاتە پێشەوەی کە یاریەکە لە یاریگە شعب دەکرێت لە بەغدا لە ڕۆژی هەینی داهاتوو یەکلا بۆ یەکێت تۆ پیاراق بڕیاری دەکە یاریەکە لەوێ دەکرێت و من پێم وایە لەوێ بکرێ باشترە بۆی کە دووربین لە کێشە و گرفت بەڕاستی هەم یانەکان تووشی سزانە بن نەکخوا نەخواستە شەڕ و ئاژاوی هاندەران دروست ببێت و پاراستی ئەمنیەتەکەش دەکەوێتە ئەستۆی
هێز ئەمنیەکانی عێراق لە بەغدا بەڕاستی ئەو ئەرکە ناکەوێتە سەر شاری سلێمانی و یاریگەی نەورۆز و هێز ئەمنیەکانی زۆر باش بە وای یاریەکی خۆش و چێژ بەخش وڵا گرنگەوەیە جامەکە دێتەوە کوردستان وڵا ولا هەمووی گرنگترە یەک پرسیاری کۆتایی یەکەم چاوانووی تر کە ئەرسەلان با بچێ بەلایش خۆی وەلا ئەگەر ڕیال بوو جوابی مێرۆ گەر بەشەلۆنە وڵا ڕێک باسی ئەوانەیە ئێمە لە ناوخۆی ئێمە دۆستی ڕیاڵی سەنگەر لێگرتی کاپتن ئەرسەلان چییە گوزەریە ئەوە وەرز تەواو بوو جامی جیهانی یانەکانیش هەر تەواو بوو ئیتر وەرزینەوە لە نوکتە خۆشەیە ئەوەی دۆنالد ترامپ جامەکەی لە نووسینگەکە خۆشتەوە کۆپیەکی داوا بەیانە چێلسی دۆنالد ترامپ سەیرەکە کاپتن چییە گوزەرێ لە نێوانیانەکانی ڕیاڵ ئەو گواستناوانە هاوینانەی کە ڕوویداوە ئاستەکان چۆن ئامادەکاریەکە سەبارەت بە ڕیال مەدرید ینی باش بەخۆکەوتووە 4 گرێبەستی کردووە تقریبان سیان بەرگری کارێکیان یاریزای ناوەڕاستە بەڵام ئەوی کە گرفتە ئێستا ینی نوێترین زانیاریەوەی کە ڕەنگە ڕۆدریگۆ و ڤینسیۆسیش بەڕێ بکەن چونکە ڤینسیۆس لەگەڵ ئیمباپێ ناگونجێ ئەستێرەیەکەمی ڕیال مەدرید ئێستا ئیمباپێ لە ڕووی بزنس و ڕیکلام و ئاستی یاریکردن و ینی بابڕێن ئایکۆنی ڕیال مەدرید کە ڕۆژگاری مەسەن ڕۆناڵدۆ بوو ئێستا ئیمباپەیە وە گرفتیشی زۆرە ڤینسیۆس و زایدەنیش ئەلۆنسۆ زۆر ڕای لە ئاستی ڕۆدریگۆنێکە من وەکو هاندەرێکیان بابڕێ وەکو بینەرێک پێم وایە ڕۆدریگۆ یاریزانێکی زۆر باشە بەڵام ئەلۆنزۆ بەدڵی نییە ئیتر ڕەنگە دوو گرێبەستیان گرێبەستێکی دیکەش بکە ڕیال مەدرید لە ئینگلتەراژیانە لیڤەرپول گرێبەستی باشی کردووە تقریبا 3 تا 4 یاریزانی گواستۆتەوە باشترینیان فریتسە و یاریزانی لیڤەرکوزنە وەکو خۆی ماوە و ئەویش دوو گرێبەستی کردووە چان و گۆڵ پارێزەکەی ئیسپانیۆلیانەکە خوانگارسیایە بەڵام ڕەنگە شتیگن بڕوە ئەوە شەیانی لە بەرامبەریدا لە ڕووی دارەوە بارسات ئەو توانایی نییە کە گرێبەستی زۆر گەورە بکەن تەبان بێگومان بەڵام ئەوان تقریبا ینی بارسلۆنا زۆرێک لە بێوەفایان پێوە دیارە بەرامبەر بەشتیگن ڕاستە و تووشی پێکان بۆ تۆزێک یانی راپۆرتەکان باز زۆر دەکەن کە کێشەی هەیە پشتی ژان دەکەوانە کۆڵچی سەرچینی ئێستا بەڵام زۆری کرد و خۆت گوتەنی بەشێک بۆ لە سەرکەوتنەکانی بارسە لەو وەرزانی ڕابردوو بەڕاستی زۆر باشە سپاس هەموو زانیاری کاتەکەمە ئەمە بەردەوامە بین لەگەڵتان لە گەڵچاوان چاوان ڕۆیشتوتە بازاری تاجیلەوە زانن بازاری تاجیل لە هەولێر زۆر بەناوبانگە گەڕێکێکی کۆنی میلی هەولێرە لە ناوێ بازارێکی شەیە کە پڕە لە چاخانە و چێشتخانەی جۆرا و جۆر کە هەر لە بەیانیەوە ئەو بازارە جموجۆڵی تایە حتا درەنگانی شەو چاوانی هاوکارم ڕۆیشتووە لەوێ یعنی بۆن و بەرامەی ئەو چێشت و خواردنی پەلەوەر لەوێ و چاخانە و دەنگی پیاڵە و زانیاری لەسەر بازارەکەی بۆ هێناوینەتەوە با بەیەکەوە بینەریوی سڵاتان لەبێت من ئێستا لە گەڕێکی تعجیلم هاتوومەتە ناو بازارەکەی کە بە بازاری تعجیل ناسراوە ئەمە هەیەکێکە لە گەڕەکە کۆن و دێرینەکانی هەولێر و ئەم بازارە سەرەتا بەو شێوەیە نەبووە لە گەڕێکی تعجیل هەر لە کۆنەوە باو بووکە باڵندە و پەلەوەرەکانیان خواردووە ئەوەی کە دەگەڕنەوە سەرەتا خەڵک تەنها لە ناو مەنجەڵ لەسەر سەریان چۆلەکە و کۆتریان فرۆشتووە بەڵام دواتر وردە وردە دووکان و بازارەکە دروست بووە لەم بازارە کۆمەڵێک چێشتخانەی لەیەکە هەموو جۆرە پەلەوەرێکی تێدا دەفرۆشرێت بە تایبەتی لە زستانانە جۆری پەلەوەرەکان زۆرن کە لەم بازارە دەفرۆشرێت من دەمەوێت بەناو بازارەکەدا بگەڕێم بازارەکەتان پیشان بەم و ئەم بازارە دوو بەشی هەیە بەشێکی کە چێشخانەکان خەڵک دێتە ئێرە و خواردنەکانە خوارد بەشێکیشی کۆمەڵە چاخانەیەکن کە خەڵک ئەوانەی کە حەز و خولیان بۆ کۆتر هەیە بەپێی جۆری کۆترەکان دابەشە بن دواتر دەچمە لای چایخانەکان و بۆتان باسەکەم با سەرەتا بازارەکەیە بگەڕێن بەرداوام بم لە گەڕان بەناو بازارەکەیە هەوڵێن بچمە لە یەکێک لە خاوەنی چێشتخانەکان کە بزانم چ جۆرە پەلەوەرێکی هەیە چی دەفرۆشن خەڵک زیاتر خواستی لە چەر چییە و کام وەرز زیاتر خەڵک سەردانیان دەکات اینجا ئەو بزانم ئەو وەستا عەبدیە خۆی وەستا عەبدولخالقە
بەس بە وەستا عەبدی ناسراوە لە ناو بازاڕی تعجیل زۆر بەناوبانگە سڵاوت لەبێ وەستا چۆنی ئەحواڵە باشی گەرمە دەبا دانیشین چۆنی ئەحواڵت یاخوا باش بی باسێکی بازاڕی تعجیلم بۆ بکەم بازاڕە چۆنە کەی دروست بووە چەند بەشە تعجیل زۆر کۆنا باشە گەڕەکەی زۆر کۆنا و ئەو خواردنەش هەر لەو تعجیلەیە لە هەولێرێ هەر لەو منتیقەیە لەو گەڕەکی تعجیلەی ئەو خواردنە هەلێرە هەیە باش ئەو خواردنە تقریبا خۆی لە 56 سالی لەدا هەر هەیە لە تعجیلە هەر هەبووە هەم وەختی خۆی شێشکی کولیان لەسەر منزەری بە منزەرەستەری خۆیان دادە لە کۆرانە دەگەڕان لایان فرۆ دوایە سەبستەرە بۆ دوکان و چەندێکە لێرە دوکانت هەیە؟ ئەمن تقریبا 15 سال دەبینێرم چی و چیت هەیە لە دوکانەکەی خۆت؟ ئێستا لەو فەسلەی کەوا لەو مانجی هەش دەڕۆین باشە زەوەکە زۆر تۆ گەرمیشە ئێستا عالیە مراوی تووشیمان هەیە لەگە کەرەبابی خۆمانە لەگەر کۆتری زازل لەگە کۆتری گاپە ئێستا ئەو سار بابەتەمان لێ ئەی لە زستان چی زیاترە لە زستان ئەو زاو سار بابەتەکەی باسم کردۆ ئەوە هەیە دەمێنێت چێشکەی کورای پۆر کەو سوسکە ئەو بابەتانەشمان دەبی دستانە خەڵک زیاتر چیە خۆن میلیان بەلای چیە هەیە قورئان بابەتەکان هەندێکیان هەرزانە هەندێکیان ڕێگرانە هەرزە هەیە بەس زیاتر کۆترەکە زیاتر دەبە کۆترەکە ئیسپاری گەلەگەلە زۆرە سوودەکانی چیە کۆتر وەڵاهی سوودەکانی ئێستا دکتۆر زۆر دکتۆرەکان هەیە ئەوی کە لە تەلەڤیزیۆنی قسەی دەکەن باسی ئەو خواردنی کۆتری دەکەن دەکنە من نایدەخۆن مەوزوعەکەی ئەو تێریتوارە ئێستا ئەمە بە پرۆتین گەورە ناخری مەستەر وەچی مرشی مەسلە ئەو شتیوانی هەیە بە پرۆتین گەورە بکرێت زوو قەرە بکرێ ئەوانە ئیما گۆشتی کەم پێوەیە بەس تامی زیاترە ئیستیفادەی زیاترە هەیە لە سەفەریش نێرە نانەکەش دەخوا هەر سەفەریش دەباتەوە مارێ پێمان مەڵێ بەچە نەکڕی پێمان مەڵێ بەچە نەکڕی بەس پێمان مەڵێ بەچە نەیفرۆشی گران دەکڕم ئەم بەس ئارەکەی پێبرێم بەس ئارەکەی وەڵای بە عەودەی دەدەی ماشە زۆر گران نییە وەڵای ئەزاخ لە چا خواردنەکانکە گرانە کۆترەکە بە 6 مراویەکە بە 4 کەرەبابەکە بە 13 چۆلەکەش بە 2000 ئەی گیانەکەم وەکو بەخێر بێ مامە بەخێر بێ عادی کەریمە مشتری پاستا لەکنە منای دەخوا هەر جیرانیشمانە یاخوا بەخێر بێ عادی کەریم زۆری مەرەگ یعنی بڕوان پێ بکە ئێستا لەو فەستە لەو گەرمایك بڕە کەم دی ئاژەم باڵایەکی خۆم لێکەم دستانە زۆر دی عادی کەریم دستانەگەرە زۆر دی زۆر مەرەقی خواردنی ئەو کۆترێچکە زۆر مشتریش لە بەتەمەنان خۆم سەلامەت حاجی باقیەکەشی بۆ هاتەوە زۆر سپاس حاجی زۆر لێرە چیە خۆی زۆر کۆتری دەخۆم کۆترا خۆی ئارێ وەڵڵا خەڵکی کەشت بۆ هێناوە باسێکە ئەڵێ 15 ساڵە بەردەوامی زۆر مەمنونی ئارێ وەڵڵا چ فەسلێک زیاتر دەی بۆ ئێرە وەڵە دستانان زیاتر دێم دستانان هەفتەی 3 ڕۆژ 4 ڕۆژم لێرەم لە کاک عەبدیمە دستانانی شەر کۆترە خۆی هەر کۆتر دەخۆم نییە یعنی هەرچی دەخوا مشتری دەری ئەو ڕۆگەلە خۆشە هەرچی بێت دەخوا دەری خۆشە باشە لێرە چەند مەطعەمە بن وەڵا زۆرین ئەمن وەستا و نستە و وەستا ئەحمەدە و هەمووتان تەیر و توار دەفرۆشن ئەرێ وەڵی هەموو نەفسی خواردنە ئەوی لۆمان لۆ من دێنی لەوانش دێنی لەوان دێنی لۆمش دێنی ئێرەش بەشێکی دیکەیە لە بازاری تعجیل کۆمەڵێک چایخانە لە خۆی دەگرێت ئەوانەی کە دێنە ئێرە یاری دەکەن و لەگەڵ ئەوەی کە چاخانەکان لە شوێنەکانی ترجیاکاتەوە ئەوەیە هەر چایخانەیەک تایبەتە بەو کەسانەی کە خولیایان بۆ جۆرێک لە کۆتر هەیە بۆ نمونە ئەوانەی کە خولیای کۆتری فاویان هەیە لە چایخانەیەک دانیشن باس و خواستەکانیان لەسەر ئەو جۆرە کۆترەیە ئەوانەی کە باس و خواستیان و تایبەتمەندی کۆتری ئێرانیان بەلاوە گرنگە و گرنگی پێدەدەن و کۆتری ئێرانیان هەیە لە چایخانەیەکی تر دادەنیشن و لەوێ باس و خواستەکانیان لەسەر ئەو جۆرە کۆترانەیە ئەوەش بازاری تعجیل وڵا دەست خۆشە بەکلاشی کوردی و شەڕواڵڕانکەەوە ها هیچی خواردەوە ناوەڵا دڵم نەهات زۆر هەوڵم ماسەرەتا کە پێشەوەی بڵام من نەبێتە ئەو کابرا کراسشینەی کە لە تەنیشت وەستاکە دانیشت بوو نەبێتە قسەی و من زستانان ئاوای خۆم هەفتەی دانای کارمەندێکتان نیە لای ئێمە بالضبط تچمە لای وەسا عەبدیش هەر
وتوێکی تایبەت بوو بازارێکی زۆر خۆش بوو زۆر هەوڵم ما خواردنێکیان تاقیکەمە بەسەر چەمنم کرد دڵم نهات وڵی من دڵم یە بۆ زۆر باشە چیمان ماوە توانە ئەمیر حەسەن گۆرانی بێژێکی گۆرانی بێژێکی ناودارەکە زۆر بەمانەی ناسین یەکێک لە گۆرانێ بەناوبانگەکانی ئەوەیە کاڵێ ببورن ئەڵم خوایە بە مەرگیش بێ بگەڕێمەوە سلێمانی ئەمە یەکێکە لە گۆرانە تایبەتەکانی و هونەرمەندە ئەوەی کە ئەمیر حەسەن بناسێت دەزانێت کە زۆر بەکەمی دەرەکەوێت کۆمەڵک بەرهەمی زۆر تایبەتی هەیە ئەو تەنانەت لە کارە هونەریەکانیە هەوڵی داوە کاری کورت و پوختی هەبێت و ئەڵێت من داوای لێبوردن لە گوێگرەکان مەکەم ئەگەر بەرهەمەکانم بەو شێوەیە نەبوو بێت کە ئەوان چاوەڕێیان کردووە بەرهەمەکانم زۆر نەبوو بێت دوێنێ لە بۆنەیەک بووە لە بۆنەیەکی هونەری پامنێری 1964 لەوێ ڕۆشتە لای و قسەی لەگەڵاکات ئەو باز لەواکات کە خەریکی ئامادەکردنی کۆتا بەرهەمێتی کە بۆ دایکێتی دەڵێ ئەمەوێت لە ڕێگەم گۆرانیەوە وەفا و سۆزی دایکم بدەمەوە باسی وەفا و سۆزی دایکم بکەم و ئەمە کۆتا بەرهەمی منە بێت و داوای لێبوردن لە بینەرەکانێکات و ماڵ ئاوایان لێکات با پێکەوە بینەریان بین بۆچی دەرناکەی بۆ شێوە والله من ئەتوانم بڵێم کەم تەرخەمم بەرامبەر بە هونەرەکەم ئەو ڕێزێکە خەڵکی شەیەتی بۆ منەوە لە گەوری خۆیانە تۆزێ وەستاندومە لە لای من هەموو شتێک لە تەمەنێکا جوانە ڕەنگە من ئەوە مختیا کرد بێت کە لە تەمەنی هونەریمە ئەوەی کە کرد بێتم بەسە ئەگەر جوان بوو بێت با بە جوانی بمێنێتەوە ئەگەر ناشرین بوو بێ با ناشرینتری نەکەم لەو حەدەیە وەستانەوە بۆ من ئەوم پێخواشترە گۆرانیەکە تۆ بۆ سلێمانی ئەم گۆرانیە بۆ بە ترێندێک و لە هەموو شوێنێکە لێ درێتەوە خەڵک خەفەتی پێخوا بەدیازی گۆرانی تر هەبێ یەک گۆرانی کەم بەدەستەوەی ئەمڕۆ نردومە بۆ بەڕێز کاک ئەفشین بەسەر دایکایە دوا گۆرانی مەبێت لەبەرەوەی کە قەرزاری هەست و سۆز و خۆشەویستی دایکم هەستەکەم بتوانم بم گۆرانیە پاداشتێکی بەمەوە دوا بەرهەمیش مەبێت و تاو کاری هونەری کاری هونەری وەڵامی هەوادارەکانەیەوە هەوادارەکانم چاویان ماجەکەم خۆشەویستیم هەیە بۆیان ئەگەر قسووریم هەبووە بەرامبەریان داوای لێبوردنیان لێکەم بمبەخشن بە گەورەی خۆتان سەدا هونەرمەندی بەڕێز و گەورە و دەمخۆشمان هەیە هەمویان وجودیان هەیە هەمیان کەسانی باشن کەسانی بە ئەزمونن ئەوەی کە بۆ ئێمەتان نەکرد بۆ ئەوانیان بکەن با هونەری کوردی بەرەو پێشەوە بڕات ئەوە بۆ من هەموو شتێکە کاتێ ئەوت ئای لە بەرنازە و دەخاڵ بە لێویەوە گەنجێکی زۆر بەمەوە گەورە بوون و ژنیان هێنا بەنیاز هێر ئاوە باسانی بڕۆیت بەسە وەک پێم وتی وتم هەموو شتێک لە تەمەنێکا جوانە من خۆم بەش بە حاڵی خۆم دایما وای بە باشەزانم هەموو کارێکی هونەری بە تایبەتی هونەرمەند لە کاتێک وازبینی کە بزانی لە ئاسێکی باشای کە خۆت کەوتی تەخوارەوە لە ئاسێکی نزمان وازت هێنا و نەبی بەڵام کە تۆ لە ئاسێکی باشە وازت هێنا ئەمێنیتەوە لەسەر زار و لەسەر هیزری ئەو کەسانی کە گۆرانی بۆتون و کە خزمەتت کردوون بە حەقەت کۆتا پرسیارم سلێمانی چیەگەێنێ لای تۆ سلەیمانی هەموو شتێکە بۆ من دایکە باوکە هەموو دنیاە لای من ئەو خۆڵبارین و هەور و ڕەشەبایی هەناسەیە ئۆکسسیژینە هەموو شتێکە بۆ من بێ ئەو ناژیم تازەش گەڕایتەوە تازەش گەڕامەوە هەر ئەژمێنمەوە ئیشەڵڵا بەنیازی گەڕێتەوە ئیشەڵڵا ئەڕۆمەوە بەڵام بە مدەیەکی کەم و ئیشەڵڵا بە یەکجاری گەران ڕێزمان بۆ کاک ئەمیر حەسەن حتمەن برای هونەرمەندی گەورە ماهیر حەسەن بەردەوام دەبین چاوان فیچەرێکمان ئامادەیە لەسەر بابەتێکی زۆر سەرنجڕاکێشکاویش داربەڕوویەکە لە پشدەر کە تەمەنی ئەم داربەڕووە نزیک بۆتەوە لە 1000 ساڵ تقریبان حەوت پشتی ئەو گوندەی خەڵکی ئەو گوندەی تێپەڕاندووە و پیرە داربەڕوو هەر ماوە خەڵکی گوندەکە زۆریان خۆشەوێ زۆر ڕێزی لێگرن تەنانەت یعنی کەسێکیش لەوێ دەڵێت کەوتۆتە ناو ئەرزوئاوی منەوە یعنی زەرری لێداوم لە فەلاح تا لە برۆ دارەکە زۆر گەورەیە نزیکەی 25 مەتر بەرزە و چەند مەترێک 3 مەتر پانە و 40 مەتری داگیر کردووە بە هەموویەوە بەڵام هێشتا لقێکی بچووکیشم لێ نەکردوێتەوە نەخۆشەویستە هەر پیرۆزە لە لامان چکە لە باو باپیرانەوە ئەم داربەڕوە هەرماوە جا بامە زۆری لەسەر نەڵێم بینەری و فیچەرە بین کە زۆر تایبەتە لەسەر ئەو داربەڕوە پیرە لەبەرەوەی تام و چێژێکی باو باپیر و چەند پشتی ئێمەی لێدێ لایمە زۆر خۆشەویستە و بەڕێزە ئێمە لە گوندەکەماندا چەنددارێکی بەتەمەنمان هەیە لە ناو دارەکانیشدا ئەو دارمازوەی لە پشت منەوەیە داری وا بەتەمەنمان نییە لەوەی بەتەمەنتر دارێکی زۆر ساخە
ئەستوری 3 مترە بەرزی 25 مترە لە ژێرەوە نزیک 40 متر بە دەوری خۆی داپۆشیوە دار مازوو دار بەڕوو دارێکی هێواشن بۆ گەشەکردن بە تەمەنی 30 ساڵی ئەو جار دەبێتە دارێکی کامەڵ ئایگە بە تەمەنی 30 ساڵی ببێتە دارێکی کامەڵ دەبێت ئەو دارە ئەستورە کە قەدەکەی ئەستوری 3 مترە دەبێت تەمەنی چەند بێ پشت بە پشت بابم ئەویش لە بابی خۆی بیستوە ئەویش لە بابی خۆی بیستوە کە دەڕوا لە 600 ساڵی زیاتر و نزیک 1000 ساڵی تەمەنی دەبێ ئەوەی دیتوویەتی پشت بە پشت ئەو دارە هەر ئاوا ئەستور بوو هەر ئاوا گەورە بووە و هیچ کەسێک نەیدیوە بە نەمامی و بە باریشی و بە گسکەیی. ماشەڵڵا ئەو دارە 500 متر لە گوندەکەمان دوورە لە ناوەڕاستی زەوی و کشتتوکاڵەکانماندا ئێستا بۆ دیوی من ئەو زەویە منە بۆ دیوی من 20 متری داپۆشیوە بەس کێشەمان نیە و کردومانە بە قوربانی دارەکە لەو دیویش بە هەمان شێوە 20 متریکەی داپۆشیوە زەویەکی کەیە ئەویش نەمام و شت هیچ شتێکی لە بن نابێتێ. ئێمە ئەو دارە لایمە زۆر خۆشەویستە لایمە پارێزراوە هاتە هاتوون بۆ ئەوروکانە بڕی ئین بووە پێم خۆشە زیارەتکەم کوردستانی چێژی باو با پیری دێدێ خۆشەویستە ئەمن ئێستاش ماچی یەکەم روزا ڕوو دەهین دەکەمەوە لەبەرەوەی تام و چێژێکی باو با پیر و چەند پشتی ئێمەی لێدێ لایمە زۆر خۆشەویستە و بەڕێزە هەتا هاتیشین ئەمە لە تام و چێژیدا دەرناچین لە خزمەتیدا دەرناچین وەکو دڵیش دەیپارێزین ئەو ساڵێک کە ساڵی مازووی هەبێ بە تەیلیس مازوویان یەکرۆتەوە بە تێلیس مازوویان یەکرۆتەوە دا ئەودەل هەر مازوو نییە ئەو دەلەکەی نیە بەڕووی هەیە گزگێلی هەیە خڕنووکی هەیە بەری چەند بەرێکی هەیە ئەو دەرکەنی حتا شیرنی قەدیم ئیگەزۆ مازوویان پێگوتوە یعنی ئەوەی هەبووە لە گەڵاکەی کە شیرنی پێونووسەوە گەزۆیان پێگوتووە ئەو شیرنەی هەبووە دا ئێستاش لایمە شیرناتی هەر هەیە و چونکی خزمەتی ئێمە و باو با پیر و چەند پشت ئێمەی کردووە داوا دەکەم هەل لە گوندەکەی خۆمان و تەواوی هەرێمی کوردستان یعنی هەچی دارە بیپارێزن وەکو خوشک و برای خۆیان لەبەر ئەوەی ژینگە پارێزن بەڕاستی کوردستانیمان جوان کردووە دیمەنێکی جوانیان هەیە ئیسفادەی زۆریان هەیە حەسروشتێکی خوایە ئەمە فێرۆری پێوە نابین و هیچێک نابێ خوای گەورە بەبێ ئاو بەبێ هەموو شتێک خزمەتی ئێمەی پێدەکا ئێمەز دەبێ شانازی بە نەحمەتەکانی خوای گەورەوە بکەین چونکی ئەو نەحمەتانی خوای گەورە کە بۆ ئێمە داناون ئەمەش دەبێ وەکو دڵی خۆمان بە دڵ و بەجانبان پارێزین وەکو خوشک و برا. ئەو دارە گەورەیەکەی لەوەشدایە کە لەسەرەوە 13 لکی گەورەی پێوەیە یعنی هەر لکەکانی وەکو دارە قەدیمیەکان دەبن. ئێمە زۆر جار کاتووی نێرە خواردنمان حازر کرد بێ چامان لێ نابێ لکەدارێکی وشکیشی پێوە بوو بێ دڵمان نهاتۆ لێکەینەوە بیسووتێنین بەڕاستی چونگاتی بۆ تە یادگاری بۆ ئێمە. دارێکی جوان بوو ماشەڵا زۆر جوان بوو دەستیان خۆش بێ ئاوا ڕێزی لێگرن و دەیپارێزن ئەکسەر بچمەلای کۆتا هەواڵ ئەرەوەڵا هەواڵێکی گەرم و گوڕ ئەم چەند ڕۆژە خەڵک گۆزعی زۆر خراپ بوو لە بەگەڵ گەرمایە لە بەرۆی گەرماکەی تاقەت بڕۆکێن بوو خەبەری خۆشیە خەبەری خۆشتان ئێستا پێڵم پەلەمەکە وەکەزان چەند ڕۆژی ڕابرد و پلەی گەرما زۆر بەرز بوو و خەڵک هەموو بێزار بوو لە دەست گەرما لە بەرۆی پلەی گەرما گەشت بووە سەر و پەنجا بەڵام دوێنێ لە زۆربەی ناوچەکانی کوردستان بارانبارین دەستی پێکرد ئەمەش بۆ هۆی ئەوەی کە پلەی گەرما بەرەو نزمبوونەوە بڕوە ئەمڕۆ چوارشەمە 2 پلێ دابەزیوە پلەی گەرما و بۆ سبەینێش 2 دەرەجەی تر پلەی گەرمادا ئەبەزێ ئەمە واکات کە پلەی گەرما نزمتر ببێتەوە لەو پلە گەرمایە تاقەت پڕۆکێنەی کە هەفتەی پێشوو ڕووی لە هەرێم کردبوو ئەمەش هەواڵێکی خۆشەیتر وردە فێنکمانە بێتەوە توانە هیوادارین وەڵی زۆر گەرم بوو منە سەر بە 35 ڕازیم بەستر هاوینیشە تەموزە و ئاب هەر گەرمە بێ هەبێ تااقەتمان بمێنێ تێپەڕێ ئینشاڵڵا بە خۆشی و بە سەلامەتی
خواکان موچەکەیت هەموو بەرگە و بابەتەکانمان پێشکەشکردن لەگەڵ چاوان بە هیوایەوەی کە بە دڵتان بوو بێ تا لە نۆ ڕادیۆیەکی تدێنی وڵاتان بەخواتان ئەسپێرم و خواحافیز.